سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشەویستان من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕان هاتمەوە خزمەتتان. ئەمڕۆ پرۆگرامەکەم تایبەتە لە بەرەوەی شوێنەکەم تایبەتە و میوانەکەشم تایبەتە لەگەڵ خانمێک کە سەر ڕای نەهامەتی خزمەت و دانەبڕانی لەگەڵ شارەکەی هەڵبژارد. لەگەڵ ئازارەکانی ئەم شارەدا گەشەی کرد. لێزانانە و دڵسۆزانە کاری سیاسی و ئیداری و ڕێکخراوەیی کردووە. هێندەجی متمانە بووە، هێندە دڵسۆز بووە تا لە فەرمانبەرێکەوە بەرەو پۆستێکی باڵا هەڵکشاوە. ماوەی 4 ساڵ سەرۆکی شارەوانی هەڵەبجە بووە. بەڵام جارە میوانەکەمتان پێ ناناسێنم. دواتر دەچمە خزمەتی و کۆمەڵێک پرسیاری ئاراستە دەکەم. بەڵە خۆشەویستانم دووبارە سڵاوتان لەبێت هاتوومە تا خزمەتی میوانەکەم کە ئەزمونێکی زۆر باشی هەیە، شارەزایەکی زۆر باشی لە کارکردندا هەیە. ئەویش خاتی کوێستانە سڵاوت لێبێم کاتت باش خاتی کوێستان سپاس بۆ ئەم میوانداریە بۆ ئەم دەرفەتە. سڵاو لە ئێوەش سپاس بۆ ئێوە. تەندروستی چۆنە؟ ئێوە ئەزیێتان کێشەوە. الحەمدولله لەخوا بەزیاد یاخوا باش بی و هەمیشە تەندروستی باش بێ. سپاس بۆ ئێوە. پێشوی دەستکەین بە گفتوگۆکان سەرتا بینەری ئەم سیڤیا بین لەسەر ژیانی تۆ، دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. سپاس بۆ ئێوە. فەرمون باکەکەوە بینەری ئەم سیڤیا بین لەسەر ژیانی خاتی کوێستان. کوێستان ئەکرەم فەرەج لا 26 سی 1966 لە شاری هەڵەبجە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ئامادەیی لە هەڵەبجە تەواو کردووە. لە ساڵی 1970 پەیمانگای تەکنەلۆژی کەرکووک و ساڵی 2021ش کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی زانستە کۆمەڵایەتیەکانی زانکۆی هەڵەبجەی تەواو کردووە. ساڵی 1982 پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە. ساڵی 1993 با هەڵبژاردن دەبێتە لێپرسراوی یەکێتی ژنانی کوردستان لقی هەڵەبجە. هەر لە هەمان ساڵدا وەک فەرمانبەر لە شارەوانی هەڵەبجە دادەمەزرێت. ساڵی 2005 وەک جێگری سەرۆکی شارەوانی و ساڵی 2016ش ماوەی 4 ساڵ زیاتر وەک سەرۆکی شارەوانی دەست بەکار دەبێت. وەک ئەندام لەم ڕێکخراوانە کاری کردووە. فەخری یەکێتی ژنانی کوردستان لقی شارە زۆر. گروپی ژنانی سەرکردە بۆ ئاشتی لە هەرێمی کوردستان. وەک خۆبەخش لە ئامێز بۆ پەرەپێدانی تواناکانی کچان و ژنان بۆ ماوەی 3 ساڵ. هاوپەیمانی ژنانی کوردستان لاهای LOGC بۆ جینۆسایت. وەک نوێنەری هەڵەبجە بەشداری چەندین کۆبوونەوە و کۆنفرانسی لە ناوە و دەرەوەی وڵاتدا کردووە و زیاتر لە 150 خەڵات و ڕێزلێنانی وەرگرتووە. دووبارە سڵاوتانە بێ خۆشەویستانم کاتیەوە هاتووە کە کۆمەڵێک پرسیار لەسەر ژیان و کارکردن و ئەزموونی ئەم خانمە ئاراستەی ئەم خاتونە بەڕێزە بکەین. دووبارە سڵاو لێ بێ خاتوو کوێستان. ئەمێ سەرتا لەوە دەست پێ بکەم بیرکردنەوەت لا پەیوەندیکردن بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە چێوە سەری هەڵدا. بەڵێ دیارە بۆ خۆی ئێمە لە جیلی هەشتاکانین کە پێمان ئەڵێن جیلی ئاڵتۆنی بەسپاسەوە حتمەن شتێکمان بۆ ئەم ژیانە کردووە بۆیە بۆ شێوەی ناوزەندکراوین. دیارە منیش بۆ خۆم لە تەمەنی گەنجێتیا بە تایبەتی لە قۆناغی ناوەندیە 1 و 2 ئاماد متەوەستا لەو کاتەیە کاتێکە خوێندن ئەبوو بە عەرەبی دیارە زمان بە کوردی بوو ئەبوو بە عەرەبی مەسەلا بەشداری خۆپیشاندانەکانمان ئەکرد بەشداری ئەوانە کە کتێبە عەرەبیەکانمان ئەدران. من بۆ خۆم بڵێن هەر بنەماڵەکەمان بنەماڵەیەکی نیشتیمان پەروەرن. خاڵم پێشمەرگە بووە پورزاکانم هەر هەمویان لە ڕێزی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ڕەنجدەرانە بوون. منیش بەپێی ئەو پەیوەندیانەی کە خۆم هەم بووە لە ساڵی 1982 پەیوەندیم کرد بە ڕێزەکانی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە شێوەیەکی نهێنی لەگەڵ ماڵی پورم بەو شێوەیە ئەمە لە چێوە وەکو پرسیارەکەی جەنابێت لە چێوە سەر چاوی کرد. کاتێکە هەموو مرۆڤێک بە تەمەنێکی گەنجێتیە تێ ئەپەڕێت دەرگ بەو نادات پەروەری ئەکات کە لە ژیانیا ڕوئەیە بە تایبەتی لەو دەسەڵاتەی کە حکومڕانی ئەکات. ئێمەش بۆ حزبی خۆیەتی دەسەڵاتی حکومڕانی حیزبی بەعس بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەست ئەەکەی چ جیاوازیەک ئەکات لە نێوان تاکەکانە لە نێوان تاکێکی عەرەب و تاکێکی کورد لە نێوان هەرێمی کە ئێستا قوارەیەکی هەرێمی کوردستانمانەیە کە ئەوسا ئۆتۆنۆمیەک هەبوو بە
بە شێوەیەکی بەو شێوەیە جێبەجێ نەکرا ئەمانە هەر هەمووی بۆ بەهۆی ئەوەی کە منیش وەکو کەسێکی ئەتوانم بڵێ من هەر لە مناڵێەوە کەسێکی تۆزێ بزێو بووم یعنی زوو دەرکم بە شتەکان نەکرد حەزمە کرد بەشداری زۆربەی ئەو شتانە بکەم کە چوونە دەرەوەی تایە کە بەشداری دەرکەوتنی تیا بەشداری پێکردنی تایە یەکێک لەوانەیە کە توانم خۆمی تیا بدۆزمەوە بەڕاستی کارکردن بۆ لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە شێوەیەکی بەردەوام توانیم لەو خەبات و لەو بەرگریکردن لە داکۆکی مافی مرۆڤ خۆم ببین. واتە ئەو بیرکردنەوە لێ و سەری هەڵدا سەبەر بەو نادەت پروارانانی کە حکوومەتی بەعز بەرامبەر بە نەتەوەی کوردێک ئێوە ویستان ڕوبەڕووی ئەو نادەت دڵنیایەوە بە تەئکید یعنی ئەوە هۆکارەکەی بوو مرۆڤش کە لە تەمەنێکی گەنجایە زووتر هەست بە و جیاوازیەکەیت بۆی زیاتر و زەو چالاکیە بۆ ڕوبەڕووی بەدڵنیایەوە بەشداری خۆپیشاندانەکانمانە کرد لەگەڵ هاوڕەکانمانە ئەمە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە من بچمە ڕێزەکانی کاری سیاسی و بە تایبەتی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشە لە فەرمانبەرێکەوە بەرەو پۆستێکی باڵا ئەمەیان چۆن بوو؟ سپاس بۆ پرسیارەکە دیارە هیچ پلە و پۆستێک ئایا سیاسی بێت ئایا ڕێکخراوەیی بێت ئایا حکومی بێت بەڕاستی بەبێ باشدان و بەبێ هیلاکی و بەبێ ماندووبوون نابێت یعنی هیچ سفرەیەک ناخێتە بەردەسی هیر کە هیچ کەسەکەمەڵە قوربانی بەتەبەتی بۆژنا بەدڵنیایەوە من سەرەتا لە ساڵی 1990 وەکو فەرمانبەرێکی ئاسایی لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە دامەزرام سەرجەم قۆناغەکانم بڕێ لە قۆناغی فەرمانبەریەوە لە پرساوی چەند بەشێکم گرتەوە باس تقریبا نزیکەی 15 ساڵ جێگری سەرۆکی شارەوانیم دواتریش بووم بە سەرۆکی شارەوانی هەڵەبجە دیارە ئەمە هەموو قۆناغەکانم بڕێ و لەگەڵ ئەوەشدا بەدڵنیایەوە بتەوە نەتەوێت هەموو پۆستەکان یعنی لە هەر شوێنێکە لە هەر پارێزگایەکە پشکی حیزبەکانە بەسپاسەوە ئێمە ئەتوانین بڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان پاپشتێکی تەواوی ژنان و خانمان ئەکات بۆ ئەوەی بێت کە لە پۆستەکانە جێدەستیان دیار بێت ئەویش بە توانا و بە هەوڵ و ماندووبوونی خۆیان خۆشبەختانە من لە ساڵی 2016 بووم بە سەرۆکی شارەوانی هەڵەبجە سەرەڕای ئەو هەموو ئاستەنگانی کە هاتوۆتە ڕۆم جاری وهایە ململانی کۆمەڵایەتیت لەگەڵاکرێن ململانی سیاسیت لەگەڵاکرێن ململانی ئیداریت لەگەڵاکرێ بۆ خۆت ئەزانی ئەمە ژیانە بەڵام گرنگ ئەوەیە ئینسان بەردەوام بێت ڕوبەڕووی هەموو ئەو گیر و گرفتانە بێتەوە بۆ ئەو ئامانجەی کە خۆی ئەوێت تەوانەمێ ئەوەش بڵم کایشک لە هۆکارەکانی سەرکەوتن و پێدانی پۆستی باڵا بە ژنانەوەی کە متمانە لە نێو حیزبە لە هەمان کاتە دڵسۆزی بۆ کارکردن و ئەکاتکەوە متمانی زیاتری پێ بکرێت و لە هەمان کاتە قۆناغ بە قۆناغ پۆستی باڵاتری پێ بدرێت هەمیشە سەرکەوتوو بیت منەمێ بڵم کە ئەمە چه هەستێک بوو بۆ تۆی خانم کاتێک کە پۆستێکی باڵات پێبەخشرا من بۆ خۆم کە لە ناو شاری هەڵەبجەم هەر لەدایک بووی شاری هەڵەبجەم خۆشەویستێکی تایبەتم هەیە بۆ هەڵەبجە یعنی ئەوە وای لێکردم کە ئیشەکەمم خۆش بوێت یعنی بتوانم بە شێوەیەکی هەم وەکو ئەوەی کە پۆستێکی ئیداریم هەیە هەم لە هەمان کاتە وەکو هاوڵاتیەکی ئاسایی خزمەت بە شاری هەڵەبجە بکەم نەک وەکو کەسایەتێکی بەرپرس لەبەرەوەی من بە شەو ڕۆژ لەگەڵ فەرمانبەرەکانی خۆمان لەگەڵ کارگوزارەکانە لەگەڵ ژینگە پارێزەکانە یعنی بەبێ جیاوازی دیارە ئیشوکاری شارەوانی ئەوە نیە بەستەنها بڵی سعات هەشتی بەیانی ئەڕووی بۆ کاتێکە دەوام تاوا بێت بە شێوەیەکی بەردەوام ئەبێت تۆ لە کارکردن نابی بە شەو بە ڕۆژ لەبەرەوەی من بۆ خۆم کاتێکی زۆری ئەوێت من خۆشبەختانە لە ڕووی وجدانی خۆمەوە ئەو ماوەی کە لە شارەوانی کارم کردووە لە ڕووی وجدانی خۆم ئاسوودەی لەوانەیە هەنێ شت هەبوو بێ نەمتوانی بێت بیکەم بەڵام بەپێی ئەو دەسەڵات و توانایی کە هەم بوو بێت درێغیم نەکردووە. دەستت خۆش بێت چۆن سەرباری ئەو هەموو نەهامەتی کە بەسەرت هاتووە دانەبڕاند لەگەڵ ئەم شارە هەڵبژات ئایا هۆکارەکەی هەرەوەی کە وتت خۆشەویستێکی زۆر بۆ ئەم شارە بووە؟ من مێژوێکم لە شاری هەڵەبجەیە هەیە لەبەروی هەموو قۆناغەکانی سەرەتایی و ئامادەی و هەموویم لە هەڵەبجە جگەر و لە خەباتی نهێنیم زۆر جار کە بە تەنها عنی پێم خۆشە بە سیارە بڕۆم ئەو کۆڵانانە بگەڕم کە کاتی خۆی خۆپیشاندانمان تیا کردو یاخود جاری وە هەبوو لە ماڵانە خۆمان شاردوێتەوە شەو درەنگ دایکم هاتووە بە شوێن ناهێناوی مێتەوە یعنی بەڕاستی خۆشەویستێکی تایبەتم بۆی هەیە جگەلەوە من ئێستش نەک لە ناو هەڵەبجە بەتوان بڵێم لە جێرگەی هەڵەبجەیەم کە گەڕامەتەوە بۆ گوندەکەی خۆم کە ئەتوانم بڵێم ئەڕوانێت بەسەر هەموو هەڵەبجەیە لەبەرەوە بەڕاستی ئەوە بوو کە من خۆشەویستێکی وام هەیە بڕوان ناکەم قەت بتوانم یعنی بە شێوەیەکی بەردەوام لە هەڵەبجە
دوورکەومەوە. دەست خۆش بێت تا چەند توانیت تەبرینەکانی ئەم شارەوەتە هەڵەبجە بە پرۆژە و خزمەتگوزاری ساڕێژ بکەیت؟ بەداخەوە بە هەتاکوم ئێستش نەتوانراوە، یعنی برینی هەڵەبجە ساڕێژ بکرێت لە زۆر بوارە، لە بواری خزمەتگوزاریە، لە بواری پەروەردەیە، لە بواری تەندروستیە. ئەمە سەرڕای ئەو هەموو قوربانی کە ئەتوانم بڵێم دانیشتوانی هەڵەبجە مێژوێکی پڕخەباتی هەیە، مێژوێکی پڕ سەروەری هەبێ. ئێمە ئەتوانم بڵێم لە ساڵ 60 ناسنامەی گەلی کورد بەبوونی هەڵەبجەوە بوو. بۆ نمونە من جاری وهەیە لەگەڵ وەفدا ڕۆشتومەتە وڵاتانی ئەوروپا، یعنی خەڵکی هەموو شارەکانی تیا بوو بەبێ جیاوازی کە وتراوە من لە هەڵەبجەوە هاتووم، بەڕاستی لە ڕووی ڕێز و لە ڕووی تەقدیرەوە حسابێکی زۆر تایبەتیان بۆ خەڵکی هەڵەبجە کردووە. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ململانی سیاسیەوە جارێکەش هەڵەبجە بۆتە قوربانی، ئەتوانم بڵێم بۆتە قوربانی، چونکە بەڕاستی زەرورە ڕاشکاو بین ئێمە، یعنی لە کاری خزمەتگوزاریە. ڕاستە من ڕۆژانێکە بۆ پۆستێکی حکومیم هەبووە، ئیشی باش زۆر کراوە، یعنی ناتوانین بڵێن ئیش نەکراوە. من یەکێکم لەو خێزانانەی کە لە ساڵی 91ەوە گەڕاومەتەوە شاری هەڵەبجە. ئێمە کە هاتینەوە هەڵەبجە نەتەزانی کۆڵانی کوێیە، شەقامی ڕئیسی کوێ ئاو نەبوو، کارەبان نەبوو. بەڕاستی یەکێک لەو سەروەرانی بۆ هەڵەبجە لە سەرەتاوە لە ساڵی 1992 هەماڵ مامجەلال بۆ ئاوەدانکردنەوە و بۆ گەڕانەوەی خەڵکی هەڵەبجە کارەبای هێنایەوە بۆ هەڵەبجە. بەڵام دوای ئەوە چەندها پرۆژە و ئەتوانم بڵێم بەدەیان پرۆژە کراوە، بەڵام بەداخەوە هەتاکوم ئێستا ئەگەر سەیری ناو هەڵەبجە بکەی بەپێی ئەو قوربانی، بەپێی ئەو موێژوە پڕ شارستانی و پڕ سەروەری هەڵەبجە خزمەت نەکراوە. ئەگەر من کاتێکە خۆم لە دەسەڵاتا بوو بووم بەپێی ئەو بودجەی هەبوو توانیمانە کار کێشەکان چارەسەر نەکراوە، خزمەت بە بودجە ئەکرێ، خزمەت بە ئیمکانیت ئەکرێ. بەڕاستی ئەمەش یەکێک لەوانی کە یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوەش حکوومەتی عێراقی فیدراڵ بەرپرسە لە ئاوەدانکردنەوە و خزمەتی هەڵەبجە، چونکە هەڵەبجە لەسەر دەستی ڕژێمەکەی حیزبی بەحسی عێراقی ئەو تاوانی دەرحەق بەدەرەوەفێکشە لەسەر حکوومەتی بەدڵنیایەوە بەدڵنیا من ناڵم چەندێک حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوەش حکوومەتی ناوەند حکوومەتی عێراقی فیدراڵ ئەویش بە هەمان شێوە بەرپرسە بەرامبەر بە قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجە، بەرامبەر بە ئاوەدانکردنەوە پرۆژەی جۆرەها بۆ ناوشاری هەڵەبجە. بەداخەوە من یعنی ئەتوانم بڵێم بەو پێوەی ئیمکانێت و بودجەیە هەبوو توانیمانە بەردێک بخەینە سەر بەردێ، بەڵام من ئەتوانم بڵێم هێشتا هەڵەبجە لە ڕووی ئاوەدانکردنەوە لە سەرەتایە. زۆر باشە. بە حکومەوەی کە شارەزایت هەیە بای ئەوە لەو بوارەیە ئەزمونت هەیە، هەڵەبجە لەکوێ ماستەر پلانی حکوومەتدایە؟ هیوادارم لە ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستانە هەڵەبجە بکەوێتە لووتکەی ماستەر پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئاوەدانکردنەوە. ئەگەر بە ئێستا بڵین لە چ ئاستێکی ماستەر پلانەیە، بەداخەوە یعنی من لەم حاڵی ئێستەما کە لەگەڵ جەناب تا قسەکەم گەشتبین نیم، لەبەرەوە قسەکردن بڕیار نووسین ئەمانە ئاسانە، بەڵام کاری کردی و کاری فعلی ئەمە دانیشتوانی شاری هەڵەبجە ئەوەی ئەوێت. هیوادارم بەپی ئەوە نەبێت کە من ئێڵێم، هیوادارم لە ئایندەیە هەڵەبجە دوا ڕۆژێکی گەشتبینی هەبێت چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە چ لەلایەن حکوومەتی ناوەندی فیدراڵ. زۆر باشە. و کاتێک کە سەرۆکی شارەوانی بووی لەم شارە سەرباری کەمی بودجە، چۆن توانێت وەکو سەرۆکێکی شارەوانی ئیدارەی کارەکانت بدەیت؟ خۆشبەختانە توانم بڵێم یعنی ئەوەستەکەمەوەی کە تۆ بودجێکی باش لە بەردەست بوو ناتوانیتەوە ئەو خزمەتی کە ئەتەوە و ئامانجی ئەتەوە بە جوانی بیگەین خۆت جێبەجێ بکەیت. تۆ چۆن توانیت کە ئیداری کارەکان ڕاستە هەنێک خزمەتگوزاری هەیە لەوە چێ بودجەی نەوێت، مەسەلا پاکردنەوەی ناوشار ئەوە کۆمپانیای و سەرپەرشتی کۆمپانیەکانەکەی، مەسەلا ڕێخستنی ناو بازار، سەرپەرشتی باخچەکان بتوانی مامەڵی ڕۆژانە بە شێوەیەکی دروست بەڕێ بکەیت. مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانە، چۆنێتی بەڕێکردنی ئەو هاوڵاتیانی کە سەردانی شارەوانی ئەکان، چکە بەڕاستی کاتێکە فەرمانبەرێک گێت بۆ هەر دائیرەیەک لە دائیرەکان پێویستە ڕێز و بە شێوەیەکی جوان پێشوازی لێ بکرێت. هەنێک کار و هەنێک ئەتەکێتی ئیداری هەیە بەڕاستی بودجەی ناوێت، بۆی پێویستە ئێمە بە شێوەیەکی بەردەوام واشمان کردووە لە خزمەت هاوڵاتیانی خۆمان نابووین. بە بودجێ تا زۆر توانیمانە بەپێی ئەو بودجە کەمەی کە هەیە
مەسەلا هەنێک کۆڵان قیرتاو بکەین هەنێک کۆڵان کۆنکرێت بکەین لە ڕێگەی ئەو بوجانەوە کە ئایا لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بێت یاخود لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە بێت توانیمانە شتی کەم و جێبەجێ بکەین. دەستان خۆش بێ لەسەر دەستی تۆ باخچەیەک دروست کراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت حەزەکەم چیرۆکەکەیمان بۆ بگێڕێتەوە بە ناوی ڕۆژنە ئەمەیان چۆن بوو؟ سپاس بۆ پرسیارە من هەنێک کار هەیە بەڕاستی بۆ خۆم لەو کاتێک کە سەرۆکی شارەوانی بووم شانازی پێوە ئەەکەم ئەتوانم بڵێم بۆ بە مێژوێک بۆ ژیانی خۆم خاتە ڕۆشنایەکێک بوو لەو کەسایەتیانی خاوەن پێداویستی تایبەت بوو ئەو کاتە من جێگری سەرۆکی شارەوانیش بووم پرۆژەیەکمان جێبەجێ کرد پرۆژەی قرتاوکردنی ئەو گەڕەکە گەڕێکی بەختیاری ئەو گەڕەکەی کە بەڕێستان پێ هاتنە سەرەوە ئەگەر نازانم لەو ناوایان باخچەکەتان بینی بێت ئەگەر لێەوە بەڵێ ئەو باخچەیە زەوێکی نیشتەجێ بوو هی هاوڵاتێکیش بوو بە شێوەیەکی زیادەڕۆ داگیری کردو کاتێک ئەو جادەیەمان جێبەجێ کرد دایکی ڕۆشنا هات بۆ لام وڵات جوابی بۆ نردبووم تو بێگەر کوێستان هات با بیبینم منیش ئەچوومە سەر پرۆژەکان ڕۆشتم بۆ ماڵیان وتی وڵی ئەگەر بێت و ئەو بەردە لا بەرن لەوێ ئەبێ من هەر ڕۆژی ڕۆشنا لە کۆڵانێک بێنمەوە لەبەرەوە ئەو بەردە بووە بە شوێنێکی نیشتە جێبوون بۆ ڕۆشنا ئەگەر ئەو بەردە لا بەرن بەرجادەکە بکەوێت ئێمە چی بکەین نیشتم خەمن نەبێ هەر چۆنێکم نەکردبێ ئەبێ ئەو بکەم لەبەرەوەی ڕۆشنا خاتونێک بوو کەسێکی بەراعەتە بەهۆی نەهامەتەکانی ژیانەوە بەڵێن خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵ ستافی هوەری و لەگەڵ جەماعەتی پرۆ جێبەجێکردی پرۆژەکە قسەم کرد وتم من نامەوێت ئەو بەردە لابەرن هەبێ حەلێکی بکەین وتیان باشە بەدەمی شۆفڵ تۆزێک ئەی جوڵێنین ئەوە ئەتوان بڵێم 2 مەترێک خستیانە ناو زەویەکەوە زەویەکەش نیشتە جێبوونە من یعنی توانیم زەویەکەش بکەین بە باخچە بە شێوەیەکی سەوزایی هێشتمانەوە دوای لە کۆتایی پرۆژەکە تەکلیفم لە کۆمپانیاکە کرد وتم هەچۆنێکمان نەکردووە بە سیاجێکی جوانی بۆ بکەین و بکەین بە باخچەیەک ناوی بنین ڕۆشنا اینجا خۆی چیرۆکی ناوەکە کەسایەتی خاوەن پێداویستەکەیە بەڵێ ئەنجا ئێمە لە ڕۆژێکی 8 مارسە افتتاحی ئەو باخچەیەمان کردەوە ڕۆشناش بڵین قردێلەکەی بڕێ بەڵێ دایکی و خوشک و براکانی هەموو لەوێ ئامادە بەڕاستی ئەو ڕۆژە ئەتوانم بڵێم چەندێک خۆش بوو ئەوەنەش ناخۆ خەفەتبار بوو دڵتەنگی بوو دایکی هەستمە کرد دەستی کرد بە گریان وتی هیچ ڕۆژێک لەوەتی ڕۆشنا هەبوو نەمبینیوە ئەوە نەخۆش دڵخۆش بێت چیرۆکەکە بۆ تۆژ ینی هەستم بەوە کرد کە دڵت پڕ بوو لەوەیە بیرفەل یعنی زانچی هەنێک ڕووداو هەیە ئەگەر خۆت نەیبینی ناتوانانی بە گێڕانەوە تعبیری لێ بکەیت لەبەرەوە من زۆر جاری عنی هەر بۆ خۆم ئەوەم بە خەیاڵات دایکی وتی هیچ ڕۆژێک ڕۆشنا ئەوەنە دڵی خۆش نەبوو هەڵە پەڕی ینی هاواری ئەکرد نێزانی چی بکات دەسێ جلی کوردی جوانیش با لەبەر کرد ئەوش بە خۆی سەروەتەکە تۆ دڵی کەسێکی ئاها خۆش بکەیت بەدڵنیایەوە ئەوە بەو شێوە بکە ئەو باخچەیەمان دروست کرد کە ئێستش ماوەتەوە بە ناوی باخچەی ڕۆشنا دەست خۆش بە هەر بمێنێ بۆ خزمەتکردنی ئینشاءالله ئەی چۆن بوو بیرت لە دۆزینەوەی یاخود گەڕان بە دوای گۆڕی عادیلە خانم لە عەبابەیلێ چۆن بیرت لەوە کردەوە بەڵێ ئەو کاتەش هەر جێگری سەرۆکی شارەوانی بووم بەڵێ هەموو بەیانیەک عادەتەن سەری بەس ببوورە و کاتێک کە تۆ خزمەتەکانت بەردەوام کرد یعنی ئەو کاتە بوو کە تۆ سەرۆکی شارەوانە بوو یاخود پێش ئەوە پێش ئەمانەی کە جەنابەت باسەکەی لە کاتی چکە بەڕاستی جێگری سەرۆکی شارەوانیش بۆ خۆی دەسەڵاتێکی هەیە ئەتوانێت مەسەلا پرۆژە جێبەجێ بکە کەوتوتە سەر تایبەتمەندی کەسەکەش خۆی تا چەند چالاک بێت چەند بە دوای ئیش و کارەکان جێدەستی دیار بێت جاری وایە تۆ فەرمانبەرێکی ئاساییت ئەتوانیت کارێکی زۆر باش بکەیت شرتەنها ئەوە نیە تۆ پلە و پۆستت هەبێت بەیانیان بە شێوەیەکی زۆر بەیانی من ڕۆژنامەی کوردستانی نوێمە خوێندەوە ستونێکی تیا بوو برای بەڕێزم برایم هەورامانی شاعیر و نووسەری هەڵەبجەیی ستونێکی نووسی بوو باسی کەسایەتی عادیلە خانمی کردبوو لە ئاخرا نووسی بووی گۆڕی عادیلە خانم لە گوندی عەبابەیلێ بەڕاستی من بۆ خۆم وەکو چالاکەوانێکی بواری ژنان ئای تەزوو بە گیانمە هات یعنی چۆن من خەڵکی عەبابەیلێ بووم و چالاکەوانێکی بواری ژنان بم نەزانم گۆڕی عادیلە خانم لە گوندی عەبابەیلێ دەست بەجێ پەیوەندیم کرد بە یەک دوو کەسایەتی ناو عەبابەیلێ و هەروەها ئەنجومەنی گوندەکە وتم شتێکی وایان وتووە ئەتوانین ئەو گۆڕە بدۆزینەوە وتیان وەڵا ئەبێ پرسیار بکەین
دواتر پرسیاریان کردبوو لە چەند کەسێکی بەتەمەن وتبیان دیارە گۆڕی تاربەکی جاف و ئەحمەد مختار بەگی جاف کە هەردووکیان کوڕی عادیلە خانمن هەر لە گوندی عبابێلیە. زۆر باشە نەهامەتی زۆر بەسەرا هاتووە ڕووک لەسەرتاوە باسمان کرد خانمێک ئەگەر ئەوها بەو شێوازە دەرکەوێ من هەمیشە شوتومە لە بەرنامەکانمە و خانمەی ئەبنە میوان ئێستا بوونەتە نوخبەیەک لە کۆمەڵگا بێگومان بە کۆمەڵێک فلتەرات تێپەڕین بە کۆمەڵە قۆناغی سەختا تێپەڕیون منیش ئەمەوێ بڵێم کە نەهامەتی زۆر بەسەرا هاتووە ئەم نەهامەتیە تۆی بەچی گەیاند؟ نەهامەتی لە ژیانە ئینسان کە ئەزمون وەرەگرێت خۆراگرە بێت بەهێز ئەبێت کێشە و مەشاکلی گرفت لە ژیانە مرۆڤ دروست ئەکات ئەبێ مرۆڤ پێی نشکێت پێی بەهێز بێت پێی گەورە بێت پێی بەهێز بێت من بەڕاستی لە هەموو کێشە و گرفت و مەشاکلەکانمانە توانی ومە زیاتر باوەڕم بەخۆم هەبێت توانی ومە زیاتر بەهێز و بەرگری بکەم ئەمەش بەڕاستی هیچ شەهادەیەک دروستی ناکات بەس تەنها ئەزمون دروستی ئەکات. زۆر جوانە. پێشەنگی ژنان لە پۆستی حکومی و حیزبی لە شاری هەڵەبجە لە چه ئاستێکدایە و چۆنە؟ خۆشبەختانە ئیشوکاری ژنان پێشەنگی ژنان ئەتوانم بڵێم مێژووکی پڕ شارستانێتی هەیە هەر هی ئێستا نییە یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵەکانی پێشوو لە ساڵ 1990 بە دوای ئەوە ساڵەکانی کە ژنان چەنەها پێگەی باشیان هەبوو توانی ویانە کار بکەن بۆ نمونە عادیلە خانممان هەیە کە ئەتوانە بڵێن مێژوێکی پرسەروەری کاری ئیداری و سیاسی هەیە و هەروەها ئێمە چەندەها ژنی کەمان هەیە ئەتوانم بڵێ ناویان بێنم خاتوو مریەممان هەیە مریەمی ئامە باریکەی پیاڵن کە ژنێکی زۆر بەتوانای هەبووە باجی مەقبوڵمان هەبووە بەڵێ خاتونێکمان هەبووە پێم وایە ناوی خاتو حەبسە بووە ئەم لە شەستەکانە دوکانی هەبووە یعنی ئێمە لەم ساڵانەی ئەخیرە ژن توانی وێتی دوکانی ئەین دوکاندا بنێت بە شێوەیەک لە زۆربەی مۆڵەکانە لە سەرجادەکانە لە قاوەخانەکانە بەڵام ژنان مێژووکی دیێرینی هەیە مێژووکی پڕ شارستانێتی هەیە لە هەڵەبجەیە هاوشانی هاوسەرەکانیان لە لادیەکانە لە دەشتی شارە زۆر لە هەورامان لە ناو هەڵەبجە بەڕاستی ئەتوانم بڵێم بەم داتانەی کە لەم چەند ساڵی ڕابوودووشە کە خراوەتە بەردەست ناڵێن تونند و تیژی نەبوو بەڵام لەسەر ئاستی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان هەڵەبجە خۆشبەختانە هەموو کات کەمترین تونند و تیژی و کەمترین کێشە و گرفتەکانی خێزانەکان هەیە ناڵێن هەر نییە بەڵام تا ڕادەیەکی کەم بەکەی بەراورد لە شوێنەکانێکە ئەو کێشە و گرفتانە ئەمەش تەنها ناگەڕێتەوە بۆ ژنەکان خۆیان بەڕاستی لێرە هەردوو ڕەگەز عنی ژن و پیا و بەیەکەوە هەردووکیان تاواکەری یەکترن لێ تێگەیشتنێکی باشیان هەیە ئەمەش دیارە هەروە بە ئاسانی ناکرێت ئەبێ ئەو کەسە ئاستی ڕۆشنبیری و شارستانێتی بەو شێوەیە بێت و بەرز بێت کە بتوانێت بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خێزانەکەیان بکات مامەڕە لەگەڵ هاوسەرەکەیان لەگەڵ خوشکەکەیان لەگەڵ دایکیا بکە ئەمە ئەگەر هات و تاکەکانی کۆمەلگا بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکەن ڕۆشنبیر من پێگەیشتوو بن ئەو کاتە کۆمەلگایەکی تەندروستیشمانە بێت. زۆر باشە دەست خۆش بێ هەمیشە هێزێکی پۆڵاینی بۆ گەنجان بۆچی هێندە حەز دەکەیتەوە خزمەت بە گەنجان بکەیت؟ سپاس بۆ پرسیارەکەت کاتێک کە من گەنجێکی شارەکەم ئەبێنم خۆمی تیا ئەبینمەوە ئەوەی ئێستا ئەو ئەتوانێ بیکات من ناتوانم بیکەم لەبەرەوە گرنگە بۆ ئێمەمانان پاڵپشت و پشگیریان بکەین هەمیشە گەنجش خاون و زێکی نەبڕاوە بە دڵنیایەوە زۆر باش بە دڵنیا وەکو عنی ئاماژەم پێ ئەوەی ئەوان ئەتوانن ئێستا بیکەن ئێمە ناتوانین بیکەین ئێمە بە جۆرێکی کە ئەتوانین پاڵپشتیش نابین من خۆشبەختانە عنی توانیومە لەو قۆناغانی کە لە ژیانمەوە کە لە هەڵەبجا بووم پشگیرێکی تەواوی ژنانم کردووە کوڕانم کردووە کچان و کوڕان بە هەردوو ڕەگەزەوە بیرمێ 2014 بوو لە ڕێگەی پەیوەندی خۆمەوە لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە زۆر سپاسی خاتوو ئەڵماس خانەکەم ئەڵماس حەبیب کە ئێستا پێم وایە خانە نشین بووە گروپێکی هەڵەبجە بە کچ و کوڕەوە بردمانن بۆ هیران و نازەنین بۆ خێوەتگا چادرگا
يعني لە 2014 ئێستا ماشەڵڵا و گەنجانە بە کوڕەکان و کچەکانەوە هەمویانەوەتان لە خوێندنی باڵا مەبەستم لە بوارەکان ڕۆنامێکی باشی بەڵێ مەسەلا لە بواری هوەریشیان هەمویان توانیویانە جێدەستیان دیار بێت یعنی ئەمانە زۆریان کاتێک کە ئەم بینن یا خۆیان چاو پێکەوتنەکەن باسی ئەوە ئەکەنەوە ئەڵێ ئێمە ڕۆژانێک هەبووە ئەوە سەرەتامان بووە کە بتوانین ئیش بکەین جۆرەها ئیشی کاری کەشمان کردووە سەردەمانێکیش گروپێکی هوەریمان هەبوو لە ناو هەڵەبجا ئەو خاتونانەی کە پەیمانگای هوەرە جوانەکانیان تەواو کردبوو بەڵام دانەمەزرابن گروپێکی جوانیان دروست کردبوو لە ڕێگەی خاتون پەیمانەوە پێخۆش و من سەرپەرشتیان بکەم من ئاگاداریان بکەم چەنەها کاری ناوەزە و جوانیان لە هەڵەبجا کردووە ئەتوانم بڵێم بەدەیان کاریوا لەوە چ ئێستا هەمویانم بێر نەبێت دەستان خۆش بێت چیرۆکی چونت بۆ ئەبوو غرێبمان بۆ باس کامیان چۆن بوو ئامانجی چی بوو لەو سەردانیکردنا بەڵێ دیارە چوونم بۆ ئەبوو غرێب ئەتوانم بڵێم یەکێکە لەو ڕۆژانەی مێژووی ژیانم کە هەرگیز ناتوانم لە بیری بکەم دیارە من بۆ خۆم لە ساڵی 1970 کە پەیوەندیم کرد بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو هاوسەرەکەم سەرتیب کە بوو بە هاوسەرم هاوڕێی سیاسیشم بوو بەیەکەوە ئیش و کاری تەنزیمیمانە کرد بەڵێ ئەو ساڵێک کە من چوومە پەیمانگای تەکنەلۆژی لە شاری کەرکووک ساڵی 1986 ئەو سجن بوو چۆن سجن بوو لە ڕێگەی برادەرێکەوە نامەیەکی تەسلیم بە ڕژێم کرابوو ئەویان دەستگیر کرد ئەو کاتە من سەرەتایم بوو چوو بوومە پەیمانگای هوەرە جوانەکان لەلایەن ڕێخستنەوە پێم وترا کە نابێت بەردەوام بم لە خوێندن چونکە سەرتیب گیرا و کێ ئەڵێ ناود نایە لە ژێر تعزیبە بەڵام بەڕاستی من ئەو کاتە نەم ئەتوانی واز لە خوێندن بێنم تۆکەیتەوە بۆ ماڵەوە ناڵێن بۆچی وازت لە خوێندن هێناوە ئەچکە کاری ڕێخستن بۆ خۆتان نەزان ئەو کاتە بە شێوەیەکی نهێنی بوو تەنانە بە تایبەتی بۆ ژنانیش بەڵێ لە ماڵەوە دوای ئەوەی تقریباً مەرحلەیەکی مەعهدم تەواو کرد چوومە مەرحلە دوو یعنی تقریبا نزیکەی 11 مانگ دوای گیرانی سەرتیب هەواڵمان بۆ هات کە لە ئەبوو غرێب حکم دراوە بە حکمی مؤبەد دواتر ئاگاداریان کردم وتیان ئەتوانیت سەردانێکی ئەبوو غرێب بکەیت چۆن نەڕێ بەڕاستی قورسە ئەو کاتە موبایل نەبوو بەڕاستی من هێشتا نەچوو بوومە بەغام نەبینی بوو ئەمانە خۆی بۆ کچێکی گەنج بەڕاستی قورسە من سوپاسی هاوڕێکان مەکەم لە مەعهد بەڕاستی چەند برادەرێکم هەبوو عنی زۆر هاوکارم بوون هاوڕێکی خۆشەویستم سڵاو ڕێزم هەیە بۆ ئێستا لە ئەڵمانیا بێگەردی ڕەفیقم ئەویش برایەکی پێشمەرگە بوو هەستام لەگەڵ ئەو باسم کرد وتم بێگەت حاڵەتێکی ئاوای ئەمزانی برایەکی پێشمەرگەیە لەگەڵم بۆ بەغا بۆ ئەبوو غرێب وتی ئابۆ نایە وەڵی ئیتر کەوتی نەڕێ ڕۆشتین بۆ بەغا و شەو لە داخلی کچان ماینەوە و پێم خۆشە یەک شتی هێنت بۆ بگەڕمەوە کاتێکە چوونە بەغا چوونە داخلی کچان ئەوانەی کە سلێمانیەکان لەوێ بوون هاوڕێی بێگەرد بووین چوونە لایەن شەو طبعاً بەیانی سعات 8 دەرگای داخلی ئەکرێتەوە ئێمەش ئەبووە سعات 7 بڕۆشتینایە بۆی فریای پاسەکانی ئەبوو غرێب بکەوتینایە وتمان چۆن بڕۆینە دەرەوە بەڕاستی مەجموعەیە تەلەبەی کچی سلێمانی ئێستا لەوە چ ناوی زۆری شانم لەبیر چوو بێ هەر بیرم چوو بێ لایکێ بوو من چاویان ماچەکە مەگەر گویان لێبێت وتیان بەیانی ئێمە زوو هەڵ ئەستین ئەچینە باڵەکۆنەکە سعات 7 ئێمە تەقەتەق ئەەکەین مەجموعەیە قابلەمە فڕە ئەیەنە خوارەوە حرەسەکەش بە ڕۆڕووی تەقەتەقەکەیە ئێوەش بڕۆن بە خۆتان یعنی بەڕاستی تاکتیکێکی جوانمان بەکارێنە بالفعل چوونە خوارەوە لای قادرمەکان و چاوەڕێمانە کرد لە باڵەکۆنەکەی سەرەوە ئەوان قابلەمەکان بخەنە خوارەوە والله هەر سەرە قابلەمە بوو فڕە ئەدرایە خوارەوە ئەوە نەمانزانی ئەوە نەمانزانی حرەسەکە ڕای کرد وڵا کە حرەسەکە بەدراکەی بەجێش ئێمەش سوک هاتینە دەرەوە دەستان خۆش بێت ئەتر بەو شێوەی ئەمە چوون بۆ ئەبوو غرێب بەڕاستی لەو کاتەشە ئەگەرێکێک نەچوو بێتە ئەبوو غرێب کەسێکی لە سجن نەبوو بێت یعنی ئەوەی کە ئەیبینیت قەت ناتوانانی وێنای بکەیت یعنی ئەو هەموو کوڕ و گەنجە جوانە زەحمەتێکی زۆر بوو یعنی تۆزێ باسکردنی قورسەوەکو ئەوەی کە بینی بە دڵنیایەوە مەسەلا ئەو هەموو خێزانێت ئەبینی ژن بەجیا و پیا و بەجیا ئەم هەموو بارەیان پێ بۆ ئەیان بر بۆ مناڵەکانیان دوای ئەوە لەوێش هەموو گیانە تەفتیش ئەەکەن یعنی ژن و پیاوڕوتی ئەەکەنەوە بزانن مەسەلا چی پێ چی پێ نیە جا من ئەلەو کاتان نامەیەکیشم پێ بوو بەڕاستی یعنی زۆر
جێ مەترسی بوو کە ئایا پێت بزانن وەنیە ینی لەوێ ڕوتت ئەەکەنەوە ینی هەموو شوێنێکت ئەگەڕێن بەڵام خۆشببختانە من کاتێکە سەری جانتاکەمیان کرد کاسێتێکی تیا بوو کاسێتێکی فەیرۆز ئەتر هەروە ئەوانەی کە تەفتیشیانەکە تەڵەن هەموو پیا مخوار سێتەکە لیانە ترسای ئەتر کاسێتەکە تاقی ئەەکەنەوە بینی هەموو گۆرانەکان بزانن چییە ئەوە سێرێکی کردوتی خۆش شتێکی لە فەیروزە چیە منی شەروا بۆ ئەوەی هەن لە کۆڵم بێت وتم بۆ خۆدا بە پێکەینەکەوتێ ڕێکی خۆشم پیاوتم کاسێکە پێشکەش بە خۆتان بێ ئەتر کەزانی ئەڵم کاسێتەکە بۆ خۆتان بێ عنی هیچی تیانە ئەتر کاسێتەکەی داناوتی بڕۆ هیچ تەفتێشی نەکردم ئەتر کە ڕۆشتین بەڕاستی ئەو قاع گەورانە ئەبینی ئەو هەموو گەنجت ئەبینی هەنی ئەوە قورسە بەڕاستی نابێتکەمڵ یادەوری تاڵم بیرتیان نەنا چکە ئەو یادەوەریانە ئەگەر باسیشینەکەی زۆر جار ئینسان زاکیری خۆی ئەیهێنێتەوە خەیاڵێ بەڵێ بەڵام ئەو ڕۆژانێک بوو بەڕاستی ئەزمونێکی پڕژیان بوو کە ئەتوانین زیاتر بەرگریمان باتێت بۆ ئێستا بەدڵنیایەوە چکە من ینی بەو بیر و باوەڕێی خۆمەوە کە باوەڕم پێ هەبووە توانیمە ئەو هەنگاوانە بنین بەڕاستی ئەگەر تۆ خۆشەویستیت بۆ کارێک نەبێت قەت ناتوانانی هەنگاوی بۆ بنیت و بۆی بڕێت زۆر باشە ئەی ئامانج لە دروستکردنی پەیکەرێک بۆ دانیال میتران چی بوو؟ بەڵێ دیارە پێکەری دانیال میتران بە ناوی کوردان ناسراوە دیارێکێک بۆ لەو کەسایەتیانەی کە لە کاتی کۆڕەوەکە خۆی سەردانی سنوورەکانی کردووە سنوورەکانی کوردستانی کردووە لەگەڵ ئەوەش هاتووەتە هەڵەبجا چەپێ گوڵیاوە بە گەنجی هەڵەبجا بەداخەوە لە کاتی ئەو بارودۆخە ناهەموارەی کە بەسەر هەڵەبجەیە هات بە تایبەتی لەلایەن ئیسلامی توندڕەوە سیاسیەکانەوە پەیکەرێکی عادلە خانم دروست کرا بوو پەیکەرەکەیان شکاند بەڕاستی منیش بۆ خۆم وەکو ژنێک پێم باش بوو پەیکەرێکی جوانی بۆ دروست بکەین پەیکەرەکەشمان لە ناو بینای سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەیەدانا بۆ ئەوەی بپارێزرێت هەموو کاتێککە نوێنەران لە کۆنسۆلی فەڕەنسا یاخو هەر نوێنەرێک لە فەڕەنساوە کە سەردانی هەڵەبجەکان ینی بە تایبەتیەن بۆ سەردانی ئەو پەیکەرەی خات و دانیال میتران بەڕاستی زۆر گرنگە ئێمە وەفادار بین بەرامبەر بۆ کەسانی کە لە دۆزی کووردا پاڵپشتێکمان بوون ڕۆژێک لە ڕۆژان زۆر باشە دەست خۆش بێ نوێنەرایەتی هەڵەبجە ئەکەیت وەکو ئەندام لە ڕێکخراوی لەهای LOGC بۆ جینۆساید هەوڵتان لەسەر ئەم بابەتە چی بووە؟ بەڵێ ڕێکخراوی لەهای بۆ جینۆساید ئەوە تقریبا نزیکەی 2 ساڵە دامەزراوە لەلایەن چەند کەسایەتێکی ئەتوانم بڵێم ڕۆشنبیر و سنووری هەرێمی کوردستان چونکە ڕێکخراوەکەمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئەمانوێ مۆڵەتەکەش بکەین بە نێو دەوڵەتی لە بەغا تەسجیلی بکەین ئەمانەوێت داکۆکی لە مافی ئەو بە هەموو هەرێمی کوردستانەوە چ بە ئەنفالەکانەوە چ بە کیمیا بارانەکانەوە چ بە ئەو گەلی کورد کە تووشی ئەو نەهامەتیە بووە ئەمانەوێت داکۆکی لە مافەکانیان بکەین لەو مافانەی کە هێشتا دەستبەستەریان دەست بە بڵین دەستبەرداری نەبووین بەڵام جێبەجێ نەکراوە ئێمە ئەتوانین ئەمانوێ هەوڵ بین لە ڕووی ناسینی لە ڕووی معنەویەوە بێ لە ڕووی معنەوە بێت یاخود لە ڕووی کردداریەوە بێت بمانەوێت زیاتر و زیاتر کەیسی جینۆسایدی کوردان بناسرێنێت و بەڵێ بتوانین هەنگاوی باش بنین هەتا بۆ بزات چ ڕادێک ئەتوانین ئەو هەنگاوانە جێوەجێ بکەین بەڵام کەسایەتی زۆر باشمانتیایە کەسی بە ئەزمونمانتیایە لە بواری جینۆسایدا جارێ لە سەرەتای کارەکانیان هەنگاوی باشمان ناوە هیوادارم لە ئایدا بتوانین کاری زۆر باش دەستان خۆش بێ سەرکەوتوو بن چیت هەیە بۆ هەردوو منداڵە چاوگەشەکەت کەوێژ سێرەبان و دابانە لێرە چیان پێڵێت من دیارە مناڵەکانم ئەتوانم بڵێم لە کارە ئەوەلیاتەکانی ژیانی منە ئەتوانم بڵێم هەموو ژیانم ئەوانن ڕێز و خۆشەویستیمان سپاس بۆ ئێوە چاویان ماچەکەم ڕاستە ئەگەر من بە تەنها ئەژیم ئەوان لەگەڵم نین بەڵام ئەتوانم بڵێم ڕۆژانە بە بەردەوامی لەگەڵ ئەوان ئاگیان لە منە خۆش نییە بە تەنیای کە هاتم بینیم کەوا تەنیای ئەوان لەگەڵت من بەڕاستی زۆر سەرقاڵم ینی بە ئیش و کاری خۆمەوە مناڵەکانی شوونەتە ژیانی خۆیانەوە کچەکەم لە بەریتانیایە و کوڕەکەشم لە سلێمانیە بەڵام ئەتوانم بڵێم ینی بە بەردەوامی ئاگامان لە یەکتری هەیە من ئەتوانم بڵێم مناڵەکانم
زۆر جار دایک و باوک ئەڵێن مناڵ ئەڵێ ئێمە قەرزاری دایک و باوکمانی بەڵام من قەرزاری مناڵەکانمانم بەڵێ لەبەر ئەوەی بەڕاستی ئەوەنە پەیوەندیان پێمەوە هەیە ئەوەنە بە دڵسۆزی مامەڵم لەگەڵا ئەکەر من قەرزاریانم چاویان ماچەکەم هیوادارم هەموو ژیانیان خۆشی بێت لە ژیانیان هیچ گرفتێکیان نێتە ڕێگە بە هیچ جۆرە نەخۆش نەبن چاویان ماچەکەم. زۆر باشە خات و کوێستان ئێستا خۆتیش هەر لێرە دەئانشی ئەبابەیلێ لە لای تۆ چییە چ پێ ناسێ هەڵەگرێ؟ بەڵێ ئەبابێلێ گوندی زێدی باو باپیرانمە من دایک و باوکم ئامۆزان هەر لەم گوندە لە دایک بوون دیارە بۆ خۆش ئەزانی ئێستا شار مرکزی شار قەرەباڵغ بووە بەڕاستی بەڵێ هەر تەسەور ناکەی لەبەرەوە یعنی ئێستا زۆر خۆشە بگەڕێتەوە بۆ لادەکان ئەبابێلێش نزیکە لە هەڵەبجەوە بەڕاستی هەمووی بە سیارە 4-5 دقەیەکە لەبەرەوە من بۆ خۆم لێرە زۆر زۆر ئاسوودەم و زۆر خۆشی شەکە زێدی باو باپیرانتە من دەتوانم بڵێم ژیانی مناڵیم لە کاتی پشوەکانە لە سەرەتایە زۆربەی لێرە بردو لە ماڵی مامەکان ئێستاش هەر لێرەم لەبەرەوە ئەو بەڕێزانەشی کە لێرن هەموو ئامۆزا و خاڵۆزا و پورزای یەکترین لەبەرەوە زۆر لە نزیکەوە ئاگامان لە یەکتری هەیە. بە ئەگەر بکرێ بە کورتی حەزەکەم پلانت لە ئێستا پلانت چێ بۆ داهاتوو؟ بەڵێ پلانی من بۆ داهاتوو ئێستا من دوای ئەوەی کە دەستم لە سەرۆکی شارەوانی کێشایەوە بە خواستی خۆم ئێستاوەکو فەرمانبەرێک لە زانکۆی هەڵەبجە دەوامەکەم ئەمەوێ خۆم بە کاری ڕێکخراوەیەوە سەرقاڵ بکەم زیاتر هەر سەبارەت بەوە تۆ کاری ڕێکخراوی سیاسی و کار ئیداریشت کردو کار لەوانە هەڵەبژێری پێ ئەچێت لە ئێستا کاری ڕێکخراوی لەم کاتی ئێستا لە بەروی لە دووە ڕێکخراوە بە شێوەیەکی فەرمی ئیشەکەم و بەرپرسیارەتیشم هەیە ڕێکخراوی لاهای بۆ جینۆسایدی گەلی کورد کە ئەوە نوێنەرایەتی هەڵەبجەکەم و هەروەها ڕێکخراوی هاوپەیمانی ژنانی کوردستان لەسەر ئاستی کوردستان لەوەشان ئەندامی دەستی ئەو ڕێکخراوەم زیاتر ئەمەوێ خۆم بۆ ئەو دویشە ئەگەر چی من بە شانازیەوە کە ئەندام مەڵبەندم لە مەڵبەندی نوێ ڕێخستنی شارە زۆر وەکو کادیرێکی سیاسی بەڵێ بەردەوام لە کاری حزبیش بەڵام بە شێوەیەکی سەرەکی کاری ڕێکخراوەیە دەستە خۆش بە سەرکەوتی من زۆربەی میوانەکانم پێم خۆشەوەیان لێ بپرسم چیرۆکی ژیانت ئەگەر بنووسرێتەوە پێت خۆشە بکرێت بە کام نەمانە چیرۆک ڕۆمان فلم. سپاس بۆ پرسیارەکەت من ئێستا خۆم خەریکی نووسینەوەی ژیانی خۆمم لەبەرەوەی زۆر خۆشە لەوانەیە جاریوە هەیە هەنێک بە دانیشتن و بە چەندەها بەرنامە نەتوانیت لە تعبیر لە ژیانی خۆت بکە یا لەوانەیە هەنێک کار هەبێت نەتوانی لە بەرنمەیەکە باسی بکەی بەڵام ئەگەر تۆ بنووسین بێ منەوێ زۆر بەڕاشکاوانە زۆر ئەو نەهامەتیانی کە بەسرم هاتووە بە شێوەیەکی زۆر شەفافانە بینوسمەوە ئێستا من پێم تۆکو نووسینێک ئەنووسیتە وەکو ژیانی خۆت ئەنووسیەوە بەڵام پێم خۆشە سبێنی ئەگەر بکرێ بە ڕۆمانێک چکە من خۆشم یەکێکم لە خوێنەری ڕۆمان یعنی لە هەموو ژانرێکی ئەدەبی جوانە کاتێک دەستم بە خوێندنی کتێب کردو لە ڕۆمانەوە دەستم پێ کردو بە ئێستا شۆر بەردەوامم کاتە سەودات باشە لەگەڵ خوێندنەوەی ڕۆمان بەڵێ دەستە خۆش بێت لە کۆتایی ئەگەر بە کورتی پێم خۆشە و خانمانی کە ئەبنە میوان لە لای من لە پرۆگرامەکەم پەیامی خۆیان ئامۆژگاری خۆیان بۆ ئەو خانمانی کە سەرەتای تەمەنیانە بەڵام ئامانجێکی زۆر گەورە لە مێشکانە بەڵام ناتوان مەترسی کۆمەڵەشت دەرکەون. من ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە بەڕاستی ئەبێت تەحەدا بکەیت بەرامبەر بە هەموو ئەو گرفت و لەم پەرانەیەتە ڕێگەت ئەوەش بەچی ئەتوانین تەحەدا بکەیت یەکەم باوەڕت بە خۆت هەبێت متمانەت بە خۆت باوەڕت بە خۆت دەبێت و دڵسۆزبی بۆ ئەو کاری کە ئەیکەیت خۆشەویستیش بۆ کارەکە ئەگەر ئەم دوو سیفەتەتی هەبوو ئەتوانی هەنگایی بۆ بنی کاتێکە هەنگوانیشی بۆ ئەنی تووشی کێشەوە مەشاکل ئەبی بەڕاستی ئەگەر تۆ بچی گوڵێک لێ بکەیتەوە بەڕاستی بێ بەدەیان دەڕک ببڕیت یعنی هەروە بە ئاسایی ناگەیتەوە زەحمەتیش ئەبینی بۆ ئەحتاو بۆ خۆشی بە دڵنیایەوە ئەبێت چەنەها دڕک و داڵ ببڕیت پاکیان بکەیتەوە هەتا ئەگەی بەو گوڵە جوانەی کە خۆت ئەتێ بەڵام دڵنیام هەر کەسێک و ئەگەر کۆڵ نەیات چکە کۆڵ نەدانیش سەرکەوتنە سەرەڕای هەموو کێشە و گرفتەکان کۆڵت نیا بە دڵنیایەوە هەرگەی بە ئەو بۆ ئامانجێک کە خۆت متمانەت بە خۆت هەبێ دڵسۆزی و خۆشەویستیت بۆ کارەکەت کۆڵ نەدان دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵ سپاس بۆ ئێوە عەزیزتان کێشات
ئەزمونێکی جوانە بۆ منەوە شتێکی زۆر باشش لێەوە فێرە بم چکە من لە هەر میوانێک و شتێک فێرە بم سپاس گەورەی جەنابتە سپاس جا من بڵێن تێنووسێکم هەیە دەفتەرێکی یادەوەری پێم خۆشە تێنووسێکی خۆتی تیا بێ دەستنووسێکی خۆتی تیا بێ ئیتر ئایا سەبارەت بەوەیە کە تۆ شتێکی دڵی خۆتە بۆ من یاخود سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە یاخود پێشنیارت بۆ میوانی داهاتووم لە پرۆگرامەکانی دیکەیە کام خانم بە شایستە ئەزانی پێت خۆشەکە لێرە و لە پرۆگرامەکەی من ببینی حەزەکەم ئەگەر هاوکارانم لەم تێنووسەیە. سپاس. بەڵێ خۆشەویستانم ئێمە لە پرۆگرامی پێشڕوان کردومانە بە یاسا تەبعاً ئەم پرۆگرامە گرنگیدانە بە توانە و بەهرەکانی ژنان گرنگیدانە بە ئەزمموی ژنان بە تایبەتی هەروەکوم خاتونەش باسی کرد مێژووی سەرکەوتنەکانی ژنان پێشەنگی ژنان لە دەرکەوتن لە هەموو بوارەکانە نوێ نییە مێژوێکی کۆنی هەیە هەمیشە خانمانی کورد پێشەنگ بوونە لە هەموو بوارەکانە چ بواری سیاسی بێت یاخود بواری ڕۆشنبێری یان بواری ئەدەبی یان لە بواری هوەری بێ و هەر بوارەکانی دیکە هەمیشە ئێمە خاوەنی خانمانێکین کە تاوکو ئێستاش خانمی زۆر زۆر بەتوانامان هەیە کە تاوکو ئێستا ناویان لە مێژوە ئەدرەوشێتەوە نەوە بۆنەوە و پشتا و پشت ئێمە لە ڕێگەی پرۆگرام و ڕێکخرا و لە ڕێگەی سیمینار و کۆڕ و لە ڕێگەی ئەم بەرنامانەشەوە هەمیشە زیندوو ئەکرێتەوە هەمیشە بۆ ئێمەی کورشانازیە و ئامانج و مەبەستی پرۆگرامەکەی منشکە پێشڕەوانە گرنگیدانە بە توانای ئەو خانمانە یاخود ئەزمموی ئەو خانمانی کە هەمیشە لە کۆمەلگایە بڵێن بوونەتە پێشڕە و هەمیشە هەوشانی پیاوان لە ڕێکخراوەکانە لە بوارەکانی خۆیانە لە بۆ نمونە دەستگا حکومیەکانە یاخود لە کای سیاسیەکانە یان لە کایەکانی دیکە هەمیشە پێشەنگ بوونە بۆیە ئامانجومە بەستی منیش ئەوەیە لەوەی کە هەر میوانێک لە پرۆگرامەکەی منە کاتێک کە ئەم تێنووسم بۆ داناوە بۆ ئەوی کە ئەمە بۆ خودی خۆم ئەگەرێتەوە کە ئەمە شانازیەکە و لە هەمان کاتە ئەزمموونێکی تازەیە بۆ من کە لە خانمێکی سەرکەوتووە شتێک فێر بم. دووبارە سپاس بۆ تۆ خاتووکێستان ئێمە لە پەی بەشداربوونت لە پرۆگرامەکە قەڵغانێکی ڕێزلێنانمان بۆ تۆ ئامادە کردووە ئەگەر بەدڵت بێت. ئەمە قەڵغانێکی ڕێزلێنانە هی پرۆگرامی پێشڕەوان تایبەت بە تۆ هیوادارم بەدڵت بێ. زۆر سپاس. دەستگای میدیای کەرکووک بەخێر بن سەر چاو شانازیە بۆ من کە لە کەرکووکی جوانەوە جا ئەو نازناوەش بە هیوان بەدڵت بێ. سپاس سمبولی ژینگە دەستین دەستەکان بەڵێ لەبەر تۆ ئەزمموونێکی باشت هەیە لە کارکردنا لە بڵێن ئاوەدانکردنەوەی ئەم شارە بۆی ئێمە ئەو نازناومان بە پێویستانی بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ هاتنتان. بەڵێ خۆشەویستانم لێردا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەش ئومێد دەکەین کە بەتەنها کاتێکی کەم بەس نییە بۆ دەرخستنی توانای ئەم خاتونانی کەەوە ئەبنە میوان بەڵام لانی کەم کەمەی خزمەتە بەو زەحمەتیانە یاخود بەو ئەزمموی کە لە ژیانیان یاخود بەو قۆناغە سەختانەی کەوا بڕیویانە. سوپاسی سپۆنسەری جلەکانیشم ئەەکەم کە هەمیشە خەمخۆرێکی باشی منە جلەکانم بۆ ڕێک ئەخا بۆ ئەم پرۆگرامەش سوپاسی بەرگدور و دیزانی خۆر ئەەکەم لە گەڕێکی ڕاحیمەوە تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لاکایەکی دیکە بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ.